سەرەڕای بە قاچاقبردنی نەوت بە هاوکاری دەسەڵات کۆمپانیا بەرهەمهێنەکانی نەوت پێشنیارێکی بەغدا بۆ ڕێککەوتن ڕەت دەکەنەوە لە سەرزاری کەسێکی نزیکی ئەدهەم بارزانی ستاندەر هۆکاری دەرکردنی فەرمانی گرتن بۆ ناوبراو ئاشکرا دەکات. تەیف سامی لەبارەی تەڵتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بڕیارێکی نوێی دەرکرد. کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە وەکالەت لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەسەر دۆسیەی نەوت لەگەڵ عێراق ڕێککەوتن و ئەوەی ماوە ڕازیکردنی کۆمپانیاکانی نەوتە. ناوبراو ئاماژەی بەوەش کرد کێشەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم تێچووی دەرهێنانی نەوتەکەیە. ئەو تێچوێی عێراق لە ناو بودجە دیاری کردووە بریتیە لە 8,906 دینار بۆ دەرهێنانی 1 بەرمیل نەوت، بەڵام کۆمپانیاکانی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان تا ئێستا بەو نرخە ڕازی نین. ئەوە لە کاتێکدا لە نوێترین راپۆرتی ڕۆیتەرز ئێستا کا ڕۆژانە 200,000 بەرمیل نەوت بە قاچاق لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت و لە ڕێگەی ئێران و تورکیاوە ساغ دەکرێتەوە کە داهاتی مانگانشی 200 ملیۆن دۆلارە. بەڵام کۆمپانیەکان بە هاوکاری دەسەڵات دەیانەوێت فرۆشتنی نەوت بە قاچاق بەردەوام بێت و بە ڕەسمی نەوتی کوردستان نەفرۆشرێت. لەلایەن ئاسایشی گشتی هەولێرەوە فەرمانی دەستگیرکردن بۆ ئەدهەم بارزانی کەسایەتی دیاری ناڕازی لە بنەماڵەی بارزانی دەرچووە. فەرمانەکە بۆ سەرجەم بازگە و خاڵە سنووری و فڕۆکەخانەکانی سنووری پارێزگای دهۆک و هەولێر نێردراوە. بەپێی زانیاریەکان ئەدهەم بارزانی لە ئێستادا سەرقاڵی دروستکردنی لیستە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لەم بارەیەوە سەرچاوەیەکی نزیک لە ناوبراو بە ستاندەری ڕاگەیان ئەدهەم بارزانی و چەند کەسایەتیەکی دەڤەری بارزان مۆڵەتی لیستیان وەرگرتووە و بەنیازن لیستی کاندیدەکانیان پێشکەش بکەن بۆ دروستکردنی ڕێگری لەو کاتە ئەو نووسراوە دەرکراوە. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق ڕاگەیان بۆ بەدواداچوون دەربارەی چۆنیەتی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی تایبەت بە تەڵتین نووسراوێکم ئاراستەی تەیف سامی وەزیری دارایی عێراق کرد. سۆران عومەر دەڵێت تەیف سامی بە نووسراوێک هەر سێ بانکی ڕەشید و ڕافیدەین و TBI ئاگادار کردوتەوە لە چۆنیەتی جێبەجێکردنی بڕیاری دادگای تایبەت بە تەڵتین. جەی باسا دوێنێ دکتۆر ڕەعەد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکارانی ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایگەیان دوای پەسەندکردنی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم پرۆسەی تەوتین لە وەزارەتی دارایی عێراقەوە دەست پێ دەکات. ستاندەر نیوزمان